بەناوی خودای گەورە میهرەبان بەداخەوە ئەمڕۆ پرۆسەی دادگایی وەکەوەی دوێنێ نەبوو ئەوڕۆ زۆر جیاواز بوو پێ دەچوو تەسیراتی جانبی زۆر هەبی لەسەر دادگا و تقریبا زۆربەی ئەو قرارانیدایان دوو قراریان هەناو محکەمەیدا قرارەکان بە زۆری نەبوو کەواتە بەشێک لە حاکمەکان ڕێیان لەسەر نەبوو یەک لەوانە ئەوە بوو داوامان کردی عادەی تحقیق بکرێتەوە لەسەر لە نوێ لە ئاسایش بە حزوری پارێزەرەکان ئێمە لەگەڵ هەموو ئۆتۆمەت خراوە پاڵانە حاضر بین بەڵام دادگا بە زۆرینی دەگڕتی کردەوە ئەوی تر هەروەک بەڕێزان لە ژوورێ بوون کاک عەلی حەمەد ساڵح گولیستان خان دکتۆرە شایان برادران پەرلەمانتەرانی کوردستان لە ژۆرێ بوون بە چاوی خۆیان بینیان کە ئەوەی کە چاوەڕێمان نەدەکرد داواکاری گشتی زۆر بە شێوەیەکی بەڕاستی سەرسوڕهێنەر ئەمە هەموومان تووشی شۆک بووین کە ئەو قسانە ئەوانەی کە داواکاری گشتی تەوجیهی تۆمەتبارانی دەکرد. ئەمڕۆ زۆر جیاواز بوو لەگەڵ دوێنێ پرۆسەکە زۆر بەڕێک پێشی بەڕێوەچوو ئەمڕۆ ڕێک پێچەوانە بوو بۆی ئەمە ئینشاڵڵا لە ماوەی دەلالەتی مادەکانی 47 و 48 و 49 کە باز دەکە واضحە دەڵێ ئەگەر بێت ئیدا وەقعت الجەریمە هیچ جەریمەیەک ڕوونەدایە تا ئەو بۆ دەلالەتی ئەو مادانە ئەوانە حکم بکرێن بۆیە حکمکردنی ئەوانە بۆ ماوەی 6 ساڵ بەڕاستی ئێمە تووشی شۆک کرد و دڵنیای کەسوکاریان و هەموو زیندانیان دەکەینەوە کە ئێمە بێدەنگ نابین و لە ڕووی یاساییەوە هەموو ڕێگەکان دەگرینە بەر بەڵام دەمێ شتێک بۆ هەموو ڕای گشتی ڕوون بکەمەوە وتارەکەی سەرۆکی حکوومەت سلمێنەری ئەوەی بوو کە ئەمانە دادگایی دەکرێن و بڕیارەکە پێشوەختە درراوە لەکە پێشوەختە درراوە زۆر سپاس من نە محامیم نە حاکم بووم بەڵام بۆ مێژوو و لە بەردەم خوای گەورە و لە بەردەم و دۆخەی بینیمان نە عەدالەتێکی زۆر گەورە یعنی نە پلانە بووە نە تەختیتە بووە نە تەنفیزە بووە نە بەڵگە هەبووە کەسێ بکوژرێ نە چەکدارێک گیراوە ینی ئەو مناڵە تاوانیە بێت ڕۆ زیاتر بابەتێکی سیاسی بوو بەڕاستی و بەشێک لەمانە ئەوەی هەیە تەنیا چییە یەک گروپی مێسنجەرە کە زانیاری تا ئاڵوگۆڕ کراوە زانیاری ڕۆژنامەوانی و چاودێری مافی مرۆڤ کێ لە ئێمە لە خەڵکی کوردستان لەدایان گروپی مسنجەرانین من دڵنیام لەسەر ئەوانە حکم درێن کە زانیاریان بۆ هاتووە من 200 ساڵ حکمە درێم چونکە من هەموو ڕۆژێ زانیاریم بووە لەکوێ گەندەڵی هەیە یەکێکیان حکمدا 6 ساڵ لەسەر ئەوەی زانیاری لەسەر حەقلێکی نەوتی نایاسایی بە ڕۆژنامەنووسێ داوە تەنیا ئەوە بوو یەکێکیان هەر لە گروپی میسنجەرەکەشان نەبووە تەنیا ڕسمێکی لە یەکێکەوە ناردووە بۆ یەکێکی تر لە کاتێکە ڕسمی و شخصی کە نردوویەتی هەزار ڕسمی لە فەیسبووکەیە خۆی ڕسمی خۆی بڵاوە کاتەوە بۆیە بەڕاستی هیوادارین دادگای تێمیز بێلانچکە ئێمەمانان وەکو چاودێرێک ئەمەمان بینی بەڕاستی من بێئومێدیەکی زۆر دایگرتووم یعنی ئەگەر هەر هاوڵاتیەک لەسەر شتێکی ئاوا بەسیت 6 ساڵ حکم بدرێت ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە ئێمە لەگەڵ تیرۆر نین دژی تیرۆرین دژی کوشتنین ئەمانە ئەبێ بەڵام تۆ هیچ بەڵگەیەک نییە کەسێ لە پرۆسەیەکی تیرۆرا تێوەگلا بێ ئەڵێن گروپی نێنی چەکداری یەک چەکدار نەگیراوە کە لە گروپێکی چێنی چەکداری بەشێکیان تۆمەتبارە بێ بەوەی ئەڵێ تۆ ڕۆژنامە نووسیت بۆچی هەوێ ڕۆژنامە نووسانت نییە من خۆم 12 ساڵ ڕئاوی سندیکات نییە 12 ساڵ ڕۆژنامە نووس بووم ڕۆژنامە نووسێکی دیاریش بووم لە کوردستانە تا ئەم ساتە هەوەی سندیکای ڕۆژنامە نووسانم نییە یعنی یەکێ لە تۆمەتەکان خراونەتە پاڵ ئەمانە زانیاری ڕۆژنامەوانیان بڵاو کردوتەوە لەسەر ئەوەی وەڵا ئەمانە هەوەی سندیکای ڕۆژنامە نووسانیان نییە بۆیە بە دڵنیاییەوە من ئەگەر یەکێ لەمانە مخەتتی تاوانێ بووە منەفز بووایە مدەبر بووایە تاوانی ئەنجام درابێ نەخێت پلانێکیان دانابێ پلان ئەوەیە کە بڕۆین فلان کەس لە فلان شوێن بکوژین وا بکەین ئەمانە هیچی نییە ئەگەر نا بەڕاستی گروپێکی میسنجەر نابێ وای لێ بکرێ خەڵک یعنی من وەکو خۆمەڵێم 5 سەعاتە بەوردی هەموویم نۆت کردووە بەڕاستی ئەم حکومە نادادیەکی گەورە بوو و هیچی کۆمنتێکی سەلمێنەرم نەبینی کە ئەمانە لە پرۆسەیەکی تاوانکاریە تێوەگلا ئەمە چ پامێکی ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە بۆ هەمومان کاکە بۆ هەمومان سبەی ترسی هەموو خەڵک بچێتە بەردەم محکەمەوە دۆخەکەی بەم دۆخەیە بڕوە بۆیە هیوادارین دادگای تەمیز بێلایانانە پیشەیانە بابەتیانە ئەم دۆسەیەک لای بکاتەوە دادگا نە کونسوڵ ئەتوانێت تەدەخولی دادگا بکە بە قانون دادگا نە پەرلەمانتار ئەتوانێت ئێمەمانان وەکو شاهیدێک وەکو چاودێرێک ئامادە بووین بۆ ئەوەی ڕاستیەکان وەکو خۆی لەبەردەم خەڵک و خواعلان بەڕاستی ئەوە وەکو جەنابی دادوەریش سەرۆکی دادگای تاوانەکانیش ئاماژەی پێکرد ئەوە حکومەت سەرەتاییە یعنی پلەی بن بڕی وەرنەگرتی ئەو پلەیە یعنی ئەمە دەبی بە گەشتبینیەوە بڕوانینە محکەمەی تەمیزی هەرێمی کوردستان پارێزە لە بەڕێزەکە هەرچەندە من بریکارداریمە کە مامۆستا بەدەل بەرواری ئەوراقەکەی گەڕاوە محکەمەی تەحقیق بەڵام سەبارەت بەوانەی کە ئەمڕۆ بڕیاریان لە دژ دەرچوو
یعنی پلی بن بڕی وەرنەگرتیە بڕیارەکە پارێزەرە بەڕێزەکانیان دەتوانن تەمیزی ئەو بڕیارەی دادگای تاوانەکانی دوی هەولێر بکەنەوە و ساحەی بڵێن تاوانەکە ئێستا لە محکمەی تەمیزی هەرێمی کوردستانە دەبی یعنی محکمەی تەمیزی بەڵێ ئێمە لە 2 ڕۆژی ڕابردوودا ئامادە بووین لە دادگایکردنی 3 ڕۆژنامە نووسوە 2 چالاگوانی دیاری هەرێمی کوردستان ئەوەی ئێمە کە بەدیمان کرد لە هەم لە بڕیارەکەەوە هەم لە پرۆسی دادگایکردنەکە نادادیەکی یەکجار گەورە بەرامبەر بەو ڕۆژنامە نووس و چالاگوانانە ئەنجامدرا وەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی دەتوانین بڵێین کە دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەم بڕیارەی بەڕێزدادوەر بۆ چەند ساڵێک بۆ دواوە گەڕایەوە و هیچ گەشتبینێک بۆ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بەدی ناکرێت ئێمە بە نیگەرانیەوە لەو بڕیارەی دادوەر دەڕوانین هیوادارین بە زووترین کات محکمەی تەمیزی و بڕیارە تەمیز بکاتەوە بڕیارێکی تر بدات لەبەر ئەوەی ئەوە بۆ سومعی هەرێمی کوردستان باش نییە بڕیارێکی یەکجار خراپە بۆ سومعە و ناوبانگی هەرێمی کوردستان خدا عقبە بە مشواجێگەت درڕندێت پیس این درڕندانە بێرە ناکۆمڕۆنیە بێرە درڕندۆتیە خدا عقبە مەجواجێگەت خودێ مەزبە خودێ خدا عقب مەجواجێگەت بابا من ناتەوام بۆرە ئەو تەوام بۆرن ئەو حاکم تەوام بۆرە هەکە فێرە کوردستانەکە عادل بووە نوکەش مێژە هەمی قەلک بلا هەمی سبای خوب پێشاندنە بلا هەمی بن وێت کوردستان هەمی ڕۆبی دەسەر خۆ وێرە خود شتێک نینە خودە حەقە مەشوە چێکت خودێ پشتەوە بشکێت ئینشەڵڵا پشتەوە بشکێت